لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. بابەت ڕۆمان. میرنامە. نووسینی جان دۆست. وەرگێڕانی سەباح ئیسماعیل. ئامادەکردنی ئاوات کوێستانی. خوێندنەوەی نەرمین عەبدوڵڵا. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، ماڵبەندی گشتی، سلێمانی شەقامی 16 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵینگ. بەرواری تۆمارکردن 8/12/2014 ڕۆژی دووشەممە. ژمارە تەلەفۆن 328 71 97. ئەوە مەرەکەبە تێکەڵ بە خوێن و ڕۆندەک دەکرێت، هەروەها بەژاریش دەشێت گیان بەبەردا بکاتەوە یان ڕەنگە ڕۆح بکێشێت. بەشی یەکەم لە ڕۆمانی میرنامە لاپەڕە حەڤە بە خاک سپاردن. سپێدەیەکی باراناوی بوو. دەمولوت هەڵپێچراو بە دەستی ڕاستی جلەکانی و جەمەدانیەکەی لە خۆڵی تێکەڵ بە بارانەکە تەکاندن. لەناو گۆڕەکەەوە بەدەنگی بەرز گوتی: ئیتر بەسیەتی. هێنە دەستیان بۆ درێژ کرد و دەریان هێنا. پڕبەسیەکانی هەوای شێداری هەڵمژی و بەدەنگێکی ژنانەوە گوتی: ئۆه، سوپاس بخوا تووشی شاخ نەهاتین. اینجا بە چاوی تژی لە ڕەزامەندیەوە تەماشایەکی ناو گۆڕەکەی کرد. خامۆشیکی شایەن بە ترسی مەرگ ئەو هەرایی خەڵکی دەوروبەری گۆڕەکەی لەو بەیانیە باراناوێدا پێچابووەوە. تەواو چوون جەمەدانیەکە ڕوخساری گۆڕ هەڵکەنەکەی شاردەبووەوە کە چی و خەمەی سیمای هەمووانی داگرتبوو نەدەشاردرایەوە. هەندێک لە زەلامەکان نەکو یەکێک بیان بینێ، ڕوخساریان لەناو لە پیاندا دەشاردەوە و فرمێسکەکانیان دەسڕیەوە. هەرچی ئەوانی تریش بوون پشتیاندا بۆ دارچنارەکەەوە و بە بێدەنگی لەو بانەوە لە تاشە بەردەکانیان دەڕوانی.